سەرقاڵی لێکردنەوەی بەرووبوومەکانن بەدەستی خۆیان. ئەوان خاوەنی کێڵگەکە نین، بەڵکو کڕیارن. ئێرە کێڵگەی کوردستانە و ئەزموونی جوتیارێکی نمونەیی هەڵەبجەیە کە ئەفتانە 2 ڕۆژ کێڵگەکەی دەکاتەوە بۆ هاوڵاتیان. خۆیان بەرهەمەکان بەدەستی خۆیان لێ دەکەنەوە. لە ڕاستیدا ئێمە بەرهەمێکی زۆر جوانمان هەیە، زیاتر لەوە جۆر بەرووبوومان هەیە. زۆر جار ئەو بەرووبوومانە ئێمە چەند دەستێکەکە تا ئەگاتە دەستی هاوڵاتی. کارێکمان کرد، بیرۆکەیەکمان کرد، بۆچی ئەمە لە حەفتە بازارەکەی خۆمان لە کێڵگەکەی خۆمان ئەو بەرووبوومە نەگاتە دەستی هاوڵاتیانی خۆشەویست. زیاتر لە 90 جۆر بەرووبوومی خۆمانمان هەیە. توانیومانە پردێکی پەیوەندیدار لە بینی هاوڵاتی و جوتیاردایان بۆ بەرهێنی کشتتوکاڵیدا بکەین. ئەم هەنگاوەی ئەم جوتیارە نمونەییە دەیان هاوڵاتی بەرەو کێڵگەکەی ڕاکێشاوە. دیمەنی جوانی کێڵگەکە و کۆکردنەوەی بەرهەمەکان بە فرێشی لەلایەن کڕیارانەوە جێگەی خۆشحاڵین. شوێنێکی خۆشە هەم بۆ گەشتیاری، هەم بۆ کڕینی بەرووبوومەکان. چەنەها بەرووبوومیان هەیە لە بڵین هەر لە هەر جۆرێ بەرووبوومێک چەند جۆرێکیان هەیە، مەسەرەن وەکو تەماتە، ترێ، سەوزەکان، میوەکان. شوێنێکی گەشتیاری خۆشە بۆ ئەو میوانانی کە لە دووری شوێن، شوێنی حەوانەوەیان هەیە، شوێنی دانیشتنی ئێوارانیان هەیە. ئەمە لە هەر وڵاتێک و لە هەر شوێنێکی ترا وایە ئەو پەڕی یارمەتی ئەدرا، ئەو پەڕی پشتگیری ئەکرا. بەڵام هێندەی من بزانم بەداخەوە هیچ پشتگیریەک و هیچ جۆرە دەستێکی یارمەتی بۆ ئەم پیاوە درێژ نەکراوە. حامید داوا دەکات لەو هاوڵاتیانەی کە سەردانی کێڵگەکەی دەکەن بەرهەمەکان بە هی خۆیان بزانن و بە جۆرێک بەرهەمەکان لێ بکەنەوە کە زیان بە کێڵگەکەی نەگات. بەڕاستی ئەمە داواکارین لەم منبەرەی جەنابتانەوە کە ئەمە بە کێڵگەی خۆیان بزانن و بزان ئەم هەموو بەرووبوومێ لەم بەرووبوومانەی کە ئێمە بەڕاستی زۆر مانوبوون و شەونخونێکی زۆرمان کردووە تا گەشتوینەتە ئەم ئاستەی کە ئێستا تیاین. زیاتر لە 8 ساڵە حەفتە بازاری کێڵگەی کوردستان اینجا گەشتوینەتە ئەم ئاستەی کە ئێستا تایەتی و ئەمە مڵکێکی گشتیەوە بۆ هاوڵاتیانی خۆشەویستە بتوانین زیاترین خزمەتی ئەو خەڵکە بکەین و بتوانین ئەوانیش بە ماڵی خۆیانی بزانن. لە پاڵ کێڵگەی کوردستاندا بەبێ بەرامبەردەیان خانم و پیاو لەلایەن خاوەنی کێڵگەکەوە ڕێگەیان پێدراوە بە نرخی گونجاو بەرهەمەکانی خۆیان ساغ بکەنەوە. خۆیم ناوبازارانە زۆر باشە، هەم بۆ لایەنی کڕیار و فرۆشیاریش. ئێستا مەسەلەن من ئەم شیرینیە ئەم نیۆڕۆیە لە ماڵەوە دروستم کردوێ کە ێنم لێرە پێشکەشیەکەم هەم بۆتە بژێوێکیش بۆ من هەم ئەو کەسەش کە لێ یەکڕێ لێ رازیە چکە شتەکە تازەیە و نرخیشی مناسبە. کێڵگەی کوردستان ئێستا سەرەڕای جوانی و دڵگیریەکەی دەیانەوێت بەکردنەوەی خواردنگە و شوێنی مانەوە لە داهاتووشدا وەک ناوچەیەکی گەشتیاری کشتتوکاڵی زیاتر بیناسێنن. چەندین بەرهەمی دەگمەنیان هەیە کە تەنها لە کێڵگەکەی ئەواندان و 8 ساڵیشە لە بوارەکەدا کار دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.